ئەگەر بکەین بە بازنە ئەسڵەن ئاراستە وجودی نامێنێ. ئەی شێوەکە بکەین بە سێگۆشار عینیشت. ئەمە وەکو چی وایە شێوە لەسەر تەختەی شەترەنجەکە؟ وەکو ڕێک شێوە وایە لە ناو داسەکە. چۆن شێوەی داسەکەمان گۆڕی نەریتەکە لە کار دەکەوێت، شێوەی چوارگۆشەکانیشمان گۆڕی بە شێوەی سێگۆشە یا شێوەیەکی تر، نەریتەکە تعتیل دەبێ، لە ئیش دەکەوێت. یعنی تۆ ناتوانی بە نەریتەکە ئەو شتە بجوڵێنی، ناتوانی یاسای بجوڵێنە بە نەریتەکە جێبەجێ بکەیت. لەبەرەوە لێرا دەبینین شێوەکە چۆتە کوێ، چۆتە سەر ڕوو تەختی شەترەنجەکە. طبعا ئەم ڕوو تەختە زۆر زۆر گرنگە لە شەترەنجە، دەبێەوە کە وەکوتم ئەو شقڵەی کە وەری گرتووە پەیوەندێکی ئۆنتۆلۆژی بە نەریتەکانەوە هەیە کە هەر یەک لەو 6 جۆرە بۆ جوڵە هەڵسوکەوتی هەیەی. پێشتر باسی ئەیمان کرد، ینی جێگامان کرد، ئەوەی کە باسی ئەوەم کردوتم پاشا دەبێ پاشا بێت، ینی داندا بێ بە پاشا جا دەتوانێت ئەو نەریتە بەکاربێنی. لێرە من دێمە سەر ئەوەی کە ئێستا دەگەڕێمەوە سەر چی، سەر دروستکردنی هەر لە ناو ڕوقەکە شتێکی تر هەیە، ئەوەش باز دەکەین. طبعا ئەم تەختەی شەترەنجە ئەگەر چی بێت، ئەگەر نەبێت چی ڕوودەدا. ئێمە کۆمەڵێک داشمان دروست کردووە و ئەم داشانە لەسەر شوێنێک دادەنی. طبعا هەر یەکێک لەمانە ئەگەر بۆ نمونە ئێمە فیلێک دروست دەکەین، ئەسپێک دروست دەکەین، لەسەر مێزێک دایدەنین کە لەسەر مێزێک دامان نا، ئەمە شوێنی فیزیکیە کە گوتوێتی، یعنی جێگەکەی نییە لە ناو یاریەکە، شوێنێکی فیزیکیە. هەموو تەنێکەیەمە هەر بوونەوەرێکە دێتە بوون جێگرە، یعنی ناتوانین تەسەووری بوونەوەرێک بکەین کە بەبێ ئەوەی کە جێگر بێ، ینی جێگەیەک بگرێت. بەڵام کاتی ئێمە ئەم فیلە دروست دەکەین و دەخەینە سەر مێزەکە و یا هەر دەخەین هەر شوێنێک لە مێزەکەش بکوێتە خوارێت، هەر جێگەیەک دەگرێت، بچێتە هەر شوێنێک جێگەیەک دەگرێت. بەڵام ئەم جێگەیە جێگەی بوونە فیزیکیەکەیەتی، یعنی جێگەکەی نییە لە ناو جیهانی یاریەکە. جێگەی ئەمانە لە ناو جیهانی یاریەکە لە سەرەتای یاریەکەوە دیاری کراوە کە پاشا لەکوایە، فڵان لەکوایە، فیسار لەکوایە. و ئەمە ئەگەر بێت و ئێمە لە بەم چوارگۆشەیە جوگرافیایەکەیە بۆ یاریەکە دروستی نەکەین، ئەو کاتە یاریەکە چی لێ دەبزانین؟ یاریەکە بە جۆرێک لە جۆرەکان ناکرێت. چۆن ناکرێت؟ چونکە مەجالی هەڵهاتن دروست دەبێت، کە مەجالی هەڵاتن دروست بوو، هەڵاتن بەبێ یاریەکە ینی دوورکەوتنەوە. وەکو وایە تۆ بۆ نمونە کەسێک کە هەڵدێ بەو معنایە ناکە هەڵدێت، بەو معنایە ئەویتر شوێنی دەکەوێت بەس ئەم نایەڵێ بیکرێت، یعنی تۆ لێرە لە ناو یاریەکەیە، بەڵام ئەمە تا مالانی هەیە دەبووە، چونکە شوێنێک نییە کە وەکو بڵێ کۆنتۆلیکە ڕایگرێت. لەبەرەوە کاتی ئەمە سەری یاری شەترەنج دەکەین، دەبینین لە سوچەکانەوە جوگرافیایەکەیە بۆ ساحەکە و نابێت لەو جوگرافیایە تێپەڕی، کە لەو جوگرافیایە ئەم داشە تێپەڕی یەکسەر لە جیهانی ناو شەترەنجەکەوە دەگوازێتەوە بۆ کوێ؟ بۆ ناو جیهانە فیزیکیەکە. و بۆ ئەوەی ئەم داشە بێنینە ناو جیهانی شەترەنجەوە دەبێت بیخەینە شوێنێک لە ناو ئەو جیهانە کە عیبارەتە لەو ڕوو تەختە. لەبەرەوە ئەگەر بێت و ئەمە ڕوو بدا، ئەم سنوورە نەبێ ئەم جوگرافیایە، ئەوە لە سەرەتا یاریەکە دەبێنێتەوە. من ناوە وەکلینە سەرەتایەکی نازانم خولانەوە لە ناو سەرەتا بکە و کاتە و ڕاکردنە بە شوێنێکا دروست دەبێ هیچ ڕوو نادا، یعنی شتەکەی بەرکەوتن ڕوو نادا تا یاریەکە بەردەوام بێ. ئەوەی کە وا دەکا ئیمکانی بەرکەوتن، ئەگەری بەرکەوتن لە بینی ئەم دوانە ڕوودا چییە؟ ئەوەیە دەبێت جوگرافیایە دروستکەی
ولنا ئەو جوگرافیا بەرکەوتن کەڕوودا لەبەرەوە ئەوانەی لە ئەخیرەوە دانراون ناتوانن جوگرافیاکە تێپەڕن. یانی ئێستا بۆ نمونە بە نەریتەکە پاشا بۆی هەیە بۆ دواوە بڕوە، بەڵام کاتێککە لە سنوورەکە هەبوو بۆی نییە بۆ دواوە بڕوە. لە کاتێکا نەریتەکە دەڵێت تۆ بۆ دەیە بۆ دواوە بڕیت، بەزەوەی کە ڕێگرە لێرە چیە و سنوورە جوگرافیەیە کە بۆ یاریەکە دانراوە. لەبەرەوە نەریتێک گەز دەکەی دەبێت لە سنوورێکی جوگرافیا بێت و ئەوانەی کە ئەو نەریتە پەیڕەو دەکەن هەریەکە جێگەیەکی لە ناو ئەو نەریتە هەیە. سێ ئاراستە دەژوڵێ وانە؟ سێ ئاراستە دەژوڵێ وانە؟ نا ئەوە ئاستە نییە، ئەوە مەودایە. یەک خانە دەچێتە پێشەوە بەڵام دەڕوا و بەم لا دەڕوە یعنی بۆی نییە ئەم لاوە لا بڕوە لە کاتی داش خواردنیشە ناتوانێت بڕوە ئەخوا بۆ خواردنیش ناتوانێت ناو ئەم نەریتا یەک لەو بوونەوەرانە بە نەریتێک لە نەریتەکان دەژوڵێتەوە کە جیاوازە لەوی تر لەو شەش بوونەوەرە کە من دەڵێم شەش ینی شەش جۆر لێرە نەریت بۆ جۆر نەک بۆ دانە. یعنی تۆ بۆ نمونە هەشت سەربازت هەیە، ئەم سەربازە یەک نەریتی بۆ دادەنەی لەبەرەوەی جۆرەکەی جۆری سەربازە تۆ نەریت بۆ جۆر دادەنەی. بۆ نمونە لە ناو عایلا ئەمە خوشکە ئەمە برایە ئەوە فڵانە ئەمانەش وەکو یائینەکانی ناو شەفەر دوان کە تۆ نەریت دادەنەی بۆ برا بۆ یەک جۆر جۆرەکەی بۆ باوک دادەنەی بۆ جۆر نەریتی لە جوگرافیای خێزانە دەکەونە ناو پەیوەندیەوە. بامان شێوە ئێمە لە هەر شتێکی ترا نەریت بۆ جۆر دادەنین. ئەگەر وانەکانی سیمینارەکانی پێشوتان بیر بێ باسی ئەومان کرد کاتێک ئەم بەردە دەچێتە ناوجیانی دەرونیانەوە ناچێت بەردە تاکەکان ناچن جۆری بەردەچێن. یعنی کۆمەڵێک خاصەتی گشتی هەیە و بەتە تەسەورێک کەشقین لەوێوە بیناسینەوە بەردەن نە بەپێی جۆرەکەی دەیناسینەوە یا باوک بۆ نمونە یا هەر شتێکی تر ئەمە دەبێ فکرە بێت بۆ فکرەکە بۆ جۆرەکەیە لێرەش نەریتەکە بۆ جۆرەکەیە لەوێوە ناکە ئەو باوکە نەریتێک پەیڕەو دەکا لەگەڵ ناڵەکە لێرەوە هەم نەریتەکە تۆ بۆ جۆرەکە دادناوە لەبەرەوەی کە تۆ وەری دەگری جۆرە شتێکی تاکێک لەو جۆرە بوو دەبێت بەو نەریتە بەکاربێنی. فیلەکان دوو فیلە بەڵام چوار فیلن لە ناویارێک کە هەر چواریانی ئەم بەر و ئەو بەر هەمان نەریتە بەچی ناسنامەکەی ئەمە ناسانەکە پێی پاشایە نەک شقڵەکەی. ئێمە لە ناو ڕوقەکە هەیە لەسەر دوو تەختەکە یەکێکیان هەشت ئاراستەیە بڵێن باکوور باشوور ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات باکووری ڕۆژ ئاوا باشووری ڕۆژهەڵات زەربەکە و لەگەڵی نەکابێنە پێشچاوتان ئەوە هەژ ئاراستەیە. ئەوی تریان مەوداکەیە ئەو ئەگەرەکان ون دەبن ئەگەر
ئەگەرەکان ون دەبن ئەگەر لە یاسای هێز بێت. دووەمیان فیلەکە 4 ئاراستەیە وایە بەلا دەدوڵێ فیلە سوچا سوچ یعنی بە زەربەکە دەدوڵێ کەواتە 4 ئاراستە بە چەند مەودا 8 وانە دەتوانێت لەم پەر بۆ و پەر بدوڵێن. دوای ئەوە چیمانەیە قەڵا 4 ئاراستەیە بە پێچەوانەی فیلەوە بەڵام بە زایدەکە وانە بە زاویەکان ناتوانێت بدوڵێن. ئەی چەند مەودایە هەر وەکو فیل بامان شێوە 8 مەودایە یعنی جیاوازی فیل و قەڵا چییە؟ ئادا ئاراستەکانایە ئەو ئاراستە زەربەکە بەکاردێنێ ئەو ئاراستەی زایدەکە بەکاردێن. دوایەوە سەرباز من هەڵە بکردووە لە دانانەکە وتمان چەند مەودایە لە بجوڵێنە 1 مەودایە وایە تەنا بۆشەوە. ئەی لە خواردن ئای چی بووتان لە زاویەوە دەڕوانێ بخوا سەرباز آخر لە کاتی یاسا دوو یاسا هەیە دواتر دوو فرمان هەیە فرمانی بجوڵێنە لەگەڵ فرمانی بخۆ ئەو دوو فرمانە تەبەن جیاواز هەیە. دەتوانێت دووش بکە 2 مەودا بە گۆشەکان دەتوانێت کەواتە لە جێبەجێکردنی یاسای بخۆ نەگوێسای بجوڵێنە ئاراستەکان دەبنە ئاراستەی زەربەکە وە چەند ئاراستن بۆ پێشەوە 2 ئاراستەیە ئاخرە زەربەکە ئاراستەی دەڵێم زەربەکە مەبەستم ئەو 4 ئاراستەیە کە بە ئاراستەی زاویەکان هەیە تۆ 4 گۆشەیە بێنە پێش چاوی خۆت لە زاویەکانەوە زەربێک دەکێشی ئەم زەربە ئاراستە باشە ئەویتر زائدە لە ناویان ئەزانم بە دواوە ناڕوە ئەو هینانەی پاسیڤە ئەکتیڤ نینە کە ئێمە دەڵێن ئەوەندە یانی خۆ هەموو ئاراستەکان کراون بۆ هەمویان بەڵام تۆ ئەم ئاراستانە تەحدید کراون بۆەوەی ناسنامەکە دیاری بکرێن. کەواتە سەربازەکە ئێمە وەکوتم 2 فرمانەیە فرمانی بجوڵێنە لەگەڵ فرمانی بخۆ لە فرمانی بجوڵێنە بۆ یەکەم جار بۆیە 2 مەودا یعنی دەبێ یاساکە دەستکاری بکرێەوە بەڕاستی ینی تۆ 2 یاسای جیاواز هەیە سەرەتا 2 مەودایە 2 مەودایە ئاراستەیە لە جێبەجێکردنی یاسای بخۆ چەند ئاراستەیە 2 ئاراستە تەواوە 2 ئاراستەیە وایە 2 ئاراستەیە تەواو 1 مەودا وانە ینی ئەوە دەبێت ینی جارێکی تر دای ڕێژمەوە بەپێی چونکە بەس وا بزانم سەرباز وایە وانە لە مەوزوعی لە بخۆدا تەناو ئاراستەکەی دەگۆڕێت لە جێبەجێکردنی فرمانی بخۆ طبعا بخۆ بجوڵێ ئەمانە فرمانن نەریت نین ئەمە زۆر زەرورە بۆ دواتر لە ناو ینی بابەتەکانی دواترە ئەمە باش ینی لەلاتان بێت چی فرمانە چی نەریتە فرمان چییە بۆ نمونە من دەڵێم بە مامۆستا لوقمان بڕۆ دەرەوە ئەمە فرمانە مامۆستا لوقمان دێت توزانم لێرەوە دێت و ئەلەوە دەڕۆ جا دەچێتە دەرێ ینی بە چۆنیەتیەک چوویە دەرێ ئەمەی کە بەو چۆنیەتیە دەچێتە دەرێ ئەمە نەریتە بە مامۆستا سەباح دەڵێم بڕۆ دەرێ بەس مامۆستا سەباح شکلێکی تر ڕۆشنەکەی دەرەوەکەی ئاراستەیەکی ترە جۆرێکی ترە لەوانەیە 2 جار بێت و بڕوات و ئینجا بچێتە دەرێ ینی چۆنیەتیەک دەدا بە ڕۆشنە دەرەوەکەی ئەمانە چۆنیەتین ئەمە نەریتە ینی نەریتی مامۆستا سەباح بۆ جێبەجێکردنی فرمانی بڕۆ دەرێ جیاوازە لە نەریتی مامۆستا لوقمان یا بۆ نمونە من دەڵێم بچن بۆ بازار
بە فرمان ئەم فرمانەکە دەرکرد بەڵام هەر یەکە بە شێوازێک بە نەریتێک دەچێت بۆ بازار ینی ڕێگایەکی جیاواز دەکرێت بۆ نمونە ینی فرمانەکە پێت ناڵێت چۆن فرمانەکە تەنها پێت دەڵێت بکە بەڵام چۆن بکە ئەمە بابەتێکی ترە یعنی لە فرمانەکانە بۆ نمونە هیچ جیاوازێکی ئەوتۆ نابینی لە بینی دوو کۆمەلگا بۆ نمونە فرمانی نان بخۆ لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر فەرقی نییە فرمانێکە کە دەبێت نان بخۆیتەوە فرمانە بەڵام لە عایلەیەکە بۆ نمونە نەریتێکەیە بۆ نان خواردن کە نانی نیوەڕۆ دەخۆن دەبێت بۆ نمونە هەمویان کۆ ببنەوە و دەبێت نازانم چی کۆمەلە شدەیەکە ئەمە تەقسی نان خواردنی نیوەڕۆ دیاری دەکات هەر ئەم نەریتە لەناو ئەم کۆمەلگایە هەیە ئەگەر بچی بۆ کۆمەلگایەکی تر هەر فرمانەکە بخۆیە بەڵام نەریتی نان خواردنەکەی نیوەڕۆ چییە جیاوازە لەبەر ئەوەی کۆمەلگاکان لە یەکتر جیا دەکاتەوە چی نییە نەریتەکەی فرمانەکە نییە چییە نەریتەکەیە ینی نەریت ناسنامەی کۆمەلگا جیاوازەکان دیاری دەکات ینی بۆ نمونە لە زمانە فرمانەکە ئەوەیە دەڵێ قسە بکە ئەم بە چ زمانێک قسە بکەی ئەمە چۆن نیەتی دەدا بە قسەکردنەکە نەریت دەدا بە قسەکردنەکە لەبەرەوە زمانەکان نەریتی قسەکردن بۆ نمونە پێت دەڵێت درۆ مەکە چۆن بۆ نمونە من لە بەرامبەر کەسێکی دوژن دەبمەوە چۆن لەویا جۆ نەکەم بەرامبەر کەسێک دەبمەوە ژیانم دەخاتە مەترسیەوە چۆن لەویا جۆ نەکەم یعنی چۆن نەیکەم درۆکە یعنی لە ڕاستیا درۆمەکە فرمانێکە لەناو هەموو کولتورێکا تۆ دەبینی لەناو هەموو ئاینێکا دەبینی بەڵام مشکلەکە ئەوەیە بۆ ئەوەی درۆنەکەم من نەریتێکەیە دەکەومە ناوی ئەی چۆن لەناو ئەو نەریتا درۆنەکەم کێشەکە لێرەیە ئێمە لەوانەیە نەک لەوانەیە کەسمان حەز ناکات بەڵام لە زۆر شوێنان نەریت ناچارمان دەکا چی بکەیت درۆ بکەیت ئەو کاتە فرمانە کە فرمانە ئەخلاقیەکەیە ئێمە چی دەکەین لەویا جێبەجێ ناکەین بەڵام ئەم فرمانە بۆ هەموو نەریتەکانی یەکشتە ئەو کاتە هەر ئەوە گرنگ نییە ئێمە بزانین کە نابێت درۆ بکەین یان نابێت بخەڵەتێنین ئەوەش گرنگە ئێمە لە پەیوەندیان لەگەڵ ئەوانی ترا بە پێی نەریتێک ئایا چۆن لە ناو ئەو نەریتە ئێمە درۆ دەکەین یا ئێمە غەش دەکەین یا ئێمە نازانم چی یعنی فرمانە ئەخلاقیەکان لە ڕاستیا شتەکرد نەریتی جێبەجێکردنەکەی ئەو نەریتەی کە تۆ دەکەویتە ناوی بۆ ئەوەی ئەم فرمانانە جێبەجێ بکەی شتێکی ترە طبعا نەریت ئیلاقەی بە ینی نەریت لە خۆیە هیچ چۆنیەتێک نە ئەخلاقیە نە نائەخلاقیە ئەوەی کە ئەخلاقیە فرمانە نەک چۆنیەتی جێبەجێکردنەکەی ئەگەر وا بوایە دەبوایە یەک نەریت دەبوایە بۆ نەریتێکی ئەخلاقی یەک نەریت بووە ینی تۆ یەک نەریتت بۆ فرمانە ئەخلاقیەکان هەبوایە ئەو کاتە نەریتی پەیوەندی نێوان مرۆڤەکانی سەرزەوی دەبوایە هەمووی یەکمان نەریت بێت هەمان نەریت نییە یانی چی یانی تۆ ئەو کاتە دەکەویتە بەردەم ئەوەی چۆن لەم نەریتەی خۆما من بتوانم کائینێکی ئەخلاقی بم طبعا جاری وا هەیە گەمەکە لە ناو نەریتەکە وەفعلا نەریتەکە وەکوتم ناچارت دەکات بە درۆکردن ینی بۆ ئەوەی لەولاوە کەسەکەی تر غەشت لێ نەکا تۆ ناچاری درۆیە بکەیت بۆ ئەوەی ئەو غەشت لێ نەکا
يعني تو دروكب بكي هر فرمان أخلاقك ينكدوا لولا شوتو أما دكي بوي أو غزنك يعني شي دكي يعني رجري دكي لويكا فرمانك نا أخلاقي بكي أما جورك لليك جيتو زكاة كسري لدى نادا لبر أود دبي دائما نريد بجور الساز بكرته وكقومتي تاك كان بكا أخلاقي يعني فرمان أخلاقي كان جيبتك بلام ليرة لناو ياري شطرنجا كفرماني بجولنا يا بخوها أم فرماني إلى قيبة أخلاق ونيها فرمانك أخلاقي نيها أما فرماني ناو ياريك وأم ياري بو جبجة كرني أم دو فرماني بو آمان جك نتيجة كيها ونتيجة كش باس مان كركا أو سي أقريها يا يكسانا يا يكي كان ألف زال دبي بسر بادا وبعد دبي تبزيو يا بعد زال دبي بسر بادا ألف دبي تبزيو أما تقريبا ناس نام كمان جاري كل وقوت الناس نام كل شكلكانيا ولم نريتايا وأم نريتاش جاري مان كل كم مربوطة في ونديك أنطولوجية لقل روتختكا أشوار بوشكانا واگر چوار گوشه نبوایه امکان نبو ام نریتانا بم نریتانا فرمانی بجولینا جبه جبه کریم اما بابین سر بورمونه یاری داما ای یاری داما چی دکا فرمانکانی چی؟ یاری داما فرمانکانی بجولینا بخویه رعنیشتا یعنی لفرمانا لگل یاری شطرنجای یکن ای کواتا لچی یاری شطرنجو یاری داما جوازن لوها جوازن که او ریتی او دو فرمان جواز کرد کەواتە نەری یاریەکە بۆ دەگۆڕێ بۆ یاریەکی تر کەواتە نەریت بوونەوەرێکی ناو جیهانێک دەگۆڕێ بە بوونەوەرێکی ناو جیهانێکی تر یعنی دامە بە خۆی جیهانێکی سەر بەخۆیە و نظامێکی خۆی هەیە و دامە شەترەنج نییە وەکە تۆ خەریکی دامەکردنی لەناو دنیایەکی تەواو جیاوازە و بیرکردنەوەت بە جۆرێ کار دەکا کە ئەو بیرکردنەوەیە نییە لەناو شەترەنجا هەیە لەبەرەوە ئەمە دوو دنیای جیاوازن و هەر یەکەیان بوونەوەری جیاوازی هەیە لەناو شەترەنجا لەناو داما یەک جۆر لە بوونەوەرت هەیە بەڵام ئەم بوونەوەرە لە شوێنێکە کە پێی دەڵێن داشەهارە کە شتێک لێ تەتەور دەکا بۆ بوونەوەرێکی تر یعنی دەبێتە داشەهارە بە نەریتێکی تر دەجوڵێتەوە یعنی لە ناو یەخودی یاریەکە تۆ نازانی کامیان دەبێ بەو کاینە بەو بوونەوەرەی تر کە داشەهارەیە کامیان هار دەبێت ئەمە لە ناو یاریەکە ئەم مەسخە ڕوو دەدا ئەم ئەینە ڕوو دەدا ئەم بوونەوەرە دەبێ بە بوونەوەرێکی تر یانی پەرە دەسێنێ بۆ بوونەوەرێکی لەناو خودی یاریەکە لە ڕێگەی فعلەن جوڵە و هێز و گەیشتنی بە خانەی ئەویتر نازانم لێرە وەستم یا بابەتێکی تر باس بکەم چونکە ئێستا دەبێ بچمە ناو شەترەنجەوە بەڵام لایەنێکی تری شەترەنج من ئەوە دام نابوو بۆ سیمیناری یەکەم بەس ئەوە نیوەی سیمیناری دووەمیشی برد 40 دقە ڕۆشتۆ ینی 10 دقەیەک ماوەوانی بۆستیم باشە سپاس بۆ گوێگرتنتان ئامین ئەجمعین